مازە من شەوان دەنوم یعنی کوبرێ خەونی ناکەوین یعنی چوری ترسەکەم لە قالبیەوە شتانە. لە چیە ترسی کاکە گیان؟ وەڵی ماوەستە برێم زۆر فکر دەکەمەوە فکر لە چیەکەیتەوە؟ وەڵی فکر لە داهات و ئەوانە. ئەخقەی نابراکیان ئەخ نازانم بیر لە چیەکەیتەوە، یعنی لە داهاتوو لە چی شتێکی داهاتوە ترسی؟ وەڵی ماوەست لە هەموو شتێک نابێتەوە کوبرێ ماوەستە ئینسانشی بێشانس زۆر لە حەوز لە خۆت شانسن یەکشتی نییە. تۆ واز لە شانسۆمانە بێنە قوربانگیان. بەێ تۆ لە چی ئەترسی؟ لە داهاتوو ئەترسی چی توش بێت؟ وەڵی کوبرێ ماوەستە یعنی هەموو شتێک. لا حول ولا قوة إلا بالله. خلى شي برا نازم لشيء ترسيت يعني شتيكم بيبله. والله ما استبرم تبى زور يعني ترسم دشتي هي زور. أخشتك شتيكم بيبله لشيرة ترسي لبلنة ترسي لجنة ترسي لشيء ترسي. والله ما است كوريم أويا هلو شتاني نزيق أو شتانا. يعني نزيق وشتانه نازم بشيلش نزيق وشتانه نيم بشيله زور بشوكه نازم لشيء ترسي والله ما سأشوام نازم كل لا دريكم داريكم شيء با الترتيب كان قربان يصير خير تبوكي إن شاء الله. والله إبراهيم تزوج ما استشمي قلتي يعني كوري بتمدري هترسمي لجور ما ترسمي يعني زور بطني لا مزيد شيء هاك يعني براد جوانكم حزكم يارمتين براكم بس تو بيم بلا يعني ترسكي تولد شيء لإنسانة لتاريخي أترسي لجنوكا أترسي لحيوانات أترسي لو أترسي لداهات. أنا ما أقصد دبرم بس يعني كورم لا إنسان ولا حيوانات وأشانين يدولار بس كورم هل نترسكنا أدري خومي يعني كوري استب برو ما دريتوش مشكلة دبم لما أرم هروتر لا مزيد شيء يعني لما ردنا ترسيت وايا أري ولا زور بري كاكد يعني سيدك طبعا تو بيوزناك لدنيا بترسى وبجي شو بخوي جورا أو دقيقة توي درسكت برجاري داوا شكاتي كوتاي بتمنتيت بيوزناك بياني بترسي بيوزناك لمستقبل لدى صار 20 صار 30 صار 50 صار يترج بترسي خوي جورا تمني توي دياري كردوا لو دقيقة لداي قويتا كتوي دروس كردوا شو دقيقة كشكوتاي بجيانتي بيوزناك بترسى وبجي براشي لكن باشان ترسيك هم من أمري هیچ کەسێک كل من عليها فان هیچ کەسێک لەسەر ئەم ئەرزەیە نامێنێتەوە یعنی بە حیوان و بە ئینسان و بە جنۆکەوە ئەبێ هەر هەمووی بڕوات ئەمە گەشتێکی کورتە بۆ هەموو ڕوح لە بەرەکات ئیتر یا 30 ساڵ یا 50 ساڵ یا 70 ساڵ یا 80 ساڵ لەسەر ئەم ئەرزەیە ئەژیت ئەبێ بڕۆیت ئیتر ئەوەی لەسەر تۆی ئینسانێکی چاک و دیندار و خواناز بی عملی باش خڕەوەکە کردەوەی چاک خڕەوەکە لەگەڵ ئینسانان لەگەڵ خەڵکی دەوروبەرەکەتا بە ئەخلاقوە کەسێکی باش بە ئیتر ترست لە مردن نەبێ قوربانگیان مردن یعنی مەرحەلەیەکە بەس ئەدگوازێتەوە بۆ ژیانێکی تر یعنی مەرحەلەیەکی زۆر کورتە هەر ئەو 2-3 سەعاتیە کە خەڵک پێێتەوە خەریکە بێت و ئەتکەنە ناو چاڵەکەوە ئیتر ژیانێکی تر دەست پێکاتەوە یعنی ئەوە نەبێ بڵێ من ئیتر تەواو کە مردم ئاگام لە هیچ نامێنێت ئێستا ئەمە ژیانی ئەمە حیات دنیای پێڵ ئەو 2-3 سەعاتی کە ئەمریت و ڕوحەکە و لە لاشەت دەرەچێت کە گوازرایتەوە ناو قەبر و کردیانە ئەو ناو چاڵەوە ژیانێکی تر دەست پێکا کە پێی ئەوتێ ژیانی بەرزەخ باشە ئیتر ئەوە ئەگەر دیندار بیت خەڵکێکی خواناز بی ڕوو لەخوا بیت ئەوە خۆشیەکان لێوە دەست پێکات بزەودوێ کاکەگیان لە هیچ مەترسا خوای گەورە هەموو شتێکی بڕانۆتەوە خوای گەورە لە دەرد و بڵاو بپارێزێ خوای گەورە ژنێکی جوانی ساڵحی دینداریش بکات بە خێزان لەش ساڵکە کاکەگیان لە خزمەتە ماوەستا کوبرم یعنی هاوڕێشتوانم هیچ سمنی عیبری هاوڕ هەبیویان چونە دەری خراپەوانە بێ الحەمدوللا نوێژەکانم هەمووی دەکەم بە جوانی نەتاخیر دەکەم نە ئەوەی دەکەم زۆر بە جوانی دەکەم لەخوا بەزیابێ کاکەگیان هاوڕێی خراپ هەر نەبێ باشە نەبوونی باشترە ئێستا خودی خۆمی هەر هیچ هاوڕێم نەهیست ئێستا فقط کەس نەگەدانی هەر بە خۆم یعنی کوبرێم تامیرکردم بەتەنێ بوو زۆر باشە بەس هەوڵ دە گۆشەگیر مەبە
ینی کە تەنیا بوویت هەوڵدە ینی کتێبێ بخوێنەرەوە شتێک لە بەرکە با سوودێکت هەبێ بۆ خۆت ینی هەوڵدە ینی بەتەنیا ئەگەر بە تەنیاش بووی هەوڵە ینی خەفەت مەخۆ بیر لە هیچ مەکەرەوە مەشغوڵ بە بەشتێکەوە کە ئیسفادە پێ بگەێنێت. وێ بزەوت باشە قوربانگیان یەخوا بەخێر بیت یەخوا بەختەوەربی دەست خۆش ماوەستا برا جوانەکەم الله